خوێنڕێژی لە بینی پارتی وێژێتی 36,000 کەسی پێشمەرگەی لێکوژراوە جگە لەو هەموو مەعەوەق و زیندان و مەحرومبوون و تاڵانکردنی ماڵی یەکتری و بە ئەنفالکردن و بەجارە 630 ماڵی یەکێتیەکان هاتنە سلێمانی لە هەولێرەوە پارتی دەریکردن 825 ماڵی پارتیەکان لە سلێمانیەوە یەکێتی دەریکردن بۆ هەولێر. ئەی ئەمانە بۆ باز ناکەیت و باشە خۆمە شەر خوێنڕێژین، ئەمەش هەور جەریمەن، ئەمە تاوانکردنن لە پای چی؟ تۆ لە بەیانکردنی ئەحکامی شەرعی ئەوەندە متتەهەممان بکەی وەڵامە دەلیلێ بێ بۆ خوێنڕێژی. ئێمەڵێن ئەحکامە شەرعەکان ئاوان، ئێمەڵێن حکمی کادری حیزبی ئاوایە، حکمی پێشمەرگە ئاوایە، حکمی ئەم شەڕە ئاوایە، حکمی چوونت بۆ بەرەکانی شەڕ ئاوایە. ئەمە دەلیلمان، ئەمە قورئان، ئەمە حەدیثە، ئەمە شتێکی، ئەمە بەیانکردنی حکمن. ئەنجا ئەبێ بە سەبەبی خوێنڕێژی بێ یان نابێ بە سەبەبی خوێنڕێژی، ئەمە علاقەی بەسەر واقعیکی ترەوە هەیە کە علاقەی بەسەر دەقەکانەوە نییە. تۆ بۆ خەڵک ڕوونکەی تۆ بڵێ لا إله إلا الله، یعنی نەفی ئالیهە و تاغوت و ئەرباب و ئەنداد بکەی، ئەبێ بڵێ وەڵامە دەلیلە بێ لەسەر خوێنڕێژی. ئەمە ئەحکامە شەرعەکانە کە پێغەمبەران هێناویانە سەلامی خوایان لێبێ. پێغەمبەرێکی بەڕێز هاتۆتە ناو بازاڕ و باسەکانی مکیال و میزانەکە لە ناو بازاڕ و پێیانە فەرمێ ئەمە غەڵەتە، ئەمە نابێ، ئەمە نابێ. تۆ ئێستا ناوێری باسی بیرە نەوتەکان بکەی، باسی بیرە نەوتەکان هەر باسی مکیال و میزانەکەی و پێغەمبەر عەزیزەیە. تۆ ناوێری باسی شەبەکاتی لیواڵتە بکەی کە خوا ئەیزانێ ئێستا 2-3 کەس 2-3 کەس بە ئێواران لە دەوروبەری سەید سادق قەریکی هەتی و بازین. تۆ باسی نەربازیەکە ناکەی، لە ترسا باسی بانگەوازی سەیدنا لووت ناکەی. ئەی تۆ پێ دوایە گەر باسی ئەوەمان کرد وەڵاو 2-3 کەسە ئیحراجە بن. یا شەبەکاتی هەتی و بازی کە مەسوولەکانی یەکێتی لە سلێمانیا بە ناوی وەرزشی وەرزشکاری و کردویانە تو یا بە ناوی یانەی وەرزشکاری و کەمال الئەجسام و جوانی جسم و لەم جۆرە شتانە. بەیانکردنی ئەحکامە شەرعەکان پەیوەندی نە بە تۆ هەیە، نە بە یەکێکی ترەوە هەیە، نە بە واقعێکی ترەوە هەیە. بەیانکردنی ئەحکامی شەرعی علاقەی بە کاردانەوە نییە. ئەجینا ئەگەر وا بە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام چۆن ئەیتوانی بڵێ لا إله إلا الله؟ بەو قەومەی کە فەرموو لا إله إلا الله چێ بەرامبەری نەوەستایە؟ حتا ئەو کۆی لە قولەی ئەکرداوە فرۆشرا بەرامبەری وەستا بوو. ئەو داماوەی کە بە قەرزاری کرابوو بە کۆی لە بەرامبەری وەستایە. ئەو سەروەتمەندەی کە بەس علاقەی بە پارەوە هەبوو، یا ئەوەی بە شەرابەوە هەیبوو، یا ئەوەی بە زیناوە هەیبوو، بەرامبەری وەستایەوە. جگە لە دەسەڵاتدارانی دارن نەدووە و قوڕەیش، واتە پەرلەمانەکەی قوڕێش کە چاکتر و شەریفتر بوو لە پەرلەمانەکەی لای تۆ لە کوردستان. ئەم پێغەمبەرە عەزیزە عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەم بانگەوازەی بە لا إله إلا الله کە شەرح کرد، باسی ئەوەی نەفەرموو کە چیتان لێ بەسەردە، کەیفی ئێوە کەیفی خۆتانە. ئەمە ڕێگایە کە پێویستە بیگرن. ئەحکامە شەرعەکان ڕوونکردنەوەیان پێویستە.